کە موچەی کەمەندامی درا ئێمە پێمان باش بوو لەبەردەمی ئەو شوێنەی ئەو بانکەی کە موچەی کەمەندامی لێ ئەدەین کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ببەستین کە دوو خاڵی زۆر گرنگمان هەیە. خاڵی یەکەممان ئەوەیە داوا لە بەڕێز سەرۆکی هەرێم دەکەین ئەو پرۆژە یا ئەو یاسای چاکسازیە کە چۆتە سەرۆکایەتی هەرێم یان لەم یەک دوو ڕۆژە دەچێتە سەرۆکایەتی هەرێم داواکارین لە سەرۆکی هەرێم بە هیچ جۆرە ئیمزای نەکا چونکە بەڕاستی هیچ ماف و ئیمتیازێکی کەمەندامانی تیانە.